کاک حکمت چۆنی؟ ئەمنە برا ساڵتە باشە؟ باشی؟ مەمنون جەنابەت. وەڵا ساوڵاتیەکەم کاک حکمت ئەس دوێ ڤیددیۆیەک دیت ئەس دەوێت ئاخافتنەک لەگەڵ تە بکەم. کۆکە ڤیدیۆکە دیتە پێویست ناکە قسەم لەگەڵ بکە، پێویست نەبوو چ قسەم لەگەڵەکەی. ئاخر ئەتوو کابراایکی 50 ساڵ لە ئەمریکایی خوا چۆن نیم خەڵکی هاتۆتە عەدالەت بکەن سەیر لێوە. بۆ چۆن جنێو تێ بدات دەتۆ بڵێت حاشاکەری دەتۆ بڵێ عەبێ خەڵقی هێشتا من حەق نا نەیگوتی کاک ڤیدیۆکان پێم گوتە بوو جنێوە دەی. ئەبەسە تو هێرشت کرد سەرپەرشت کاک حکمت هاتۆتە عەدال بکەن زۆر سەیرن ئێوە. بەڵێ خەڵکی جنێو تێ بدات من بمە کوردستان جنێو تێ بدەم لە وڵەکەی. بەڵێ دیموکراسیەت ئەوەیە دیموکراسیەت نانەکەم کو دەبێت چمە سولوقی ئەی هاوار هاوڕیان لۆی دەکەینەوە کو دەبی مەسولق نەمەجای منیدا نا ئەوەشی کرد کاکە کووا دەبی بەو تەمەنەوە بزانە چ دەڵێتن کەی کاک شاخەوان جوێنیدا کەی کاک شاخەوان وشەی کۆیلە وشێژی سیاسیە دادەخە دۆی دەکەینەوە بزان دیموکراسیەتەوە نییە بە کەیف خۆیان شەق بۆشێنن کاک حکمت دەنجیرۆ بەجی دێرین هاوڕێیان مادام تەلەفۆن هەڵ ناگری دەنجیرۆ بەجی دێرین پەیام بزان کاک حکمت براکەم تو مەسوولقی دوو کشوەری پارتی بەو تەمەنەتەوە 50 ساڵ لە ئەوروپا لە ئەمریکا ژیای بۆ عمرێتەوە ینی فێرەوە نەبووی دیموکراسیەت ئەوەیە خەڵک هەموو قسەیەک بکە باش هەر قانونی ئەمریکا با بەبای هەندێک خوێندەواری تێخۆ قانونی ئەمریکا دەرێت بە دەوت دەڵێ ئازادی دوای کەی فەقیرێ و کوڕەگوتیگە وات جوێنی نەشیاویدا ئەڵێ کۆیلە کۆیلە و شێش سیاسیە براکە مرادیفەکی سیاسیە بە جوانیە تو سەرپەرشتی لێدانی و ئەو بەڵتەتی بوونەت کرد یعنی ئەی هاوارەنگۆ لەو ئەوروپ ئەمریکایی 50 ساڵ دەژین فێر نابن کە دیموکراسیەت فێرە یاساکانی دیموکراسی ئەو وڵاتەش نابن بیکەنە نموزەدەگە وتمان قەید ناکە خەڵکێک لە ناو کوردستان وا دەکا بەس ئەتولۆ ئەو قسە عەشائیرانە چییە جوێندان جوێنیش بدرێ مافە ماف جوێنیش بدرێ قانونە هەرچەندە ئەو کاک شاخەوان یەک جوێنیشی نەدا بەرەحاڵ زۆر ناشیژنیش بۆ هەقەپات کرد ئەو لە ئەتەکەیەتی کەسێک ناوەشێتەوە مەسئولی بەرپرسیی گەورەی پارتی بێت لە ئەمریکا و کەنەدای